بەسەرەڵدانی شەڕی داعش سەدان خێزان لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە ئاوەرەی ناوچە کێشەلەسەرەکان و هەرێمی کوردستان بوون. ئەمەش ڕێگەی خۆش کرد بۆ ئەوی پیاوان ئەو هەلە بقۆزنەوە و ژنی دووەم و سێم و هەندێکیش چوارەم لە دادگاکانی دەرەوەی هەرێم مارە بکەن. بە پێ ئامارە نافەرمیەکان تەنها لە سنووری قەزای دووس خوڕمات و لە ماوەی 3 مانگی ڕابردوودا زیاتر لە 100 پرۆسەی هاوسەرگیری هێنانی ژنی دووەم و سێم و چوارەم لە دادگا تۆمار کراوە. ئەمە جگەلەوەی 35 حاڵەتی هاوسەرگیری تۆمار کراوە کە دوای گواستنەوە سەردانی دادگایان کردووە. زۆربەی ئەو پیاوانشی کە هاوسەرگیریەکانیان ئەنجام داوە کوردن و بەشێکی زۆریان دانیشتووی ناوچەکانی هەرێمن. باڵێ من ئەم حاڵەتە گوێم لێی بووە و بینیمە هەنێکە سەیرەکەی استقلالی وەزعەکەکەن مەسەلەن ئەی کاتە دوژنەوە یا مەسەلەن دانی کتێ بێوەژنە مەسەلەن پیاوی کوژراوە یا پیاوی مردووە هەرچی حاڵێک بێت. باڵێ من لەگەڵ ئەوام هەیە هەندێک کەسێ بۆی هەیە بیکاتە دوژن لەبەرچی هەیە مەسەلەن ئاینی ئیسلام مەسەلەن حەڵالی کردووە ئەوە تەواو بەڵێ وتومانە نابێت تۆ یعنی وەڵڵا ئاینی ئیسلام و توێتی ئیلە بکەیتە چوار. دەستکورتی و نەداری خێزانە ئاوارەکان پرۆسەی هاوسەرگیری لە نێوان نەتەوە جیاوازەکان زیاد کردووە. لە هەمان کاتیژا کێشە کۆمەڵایەتەکانی نێوان خێزانەکان بەهۆی هێنانی ژنی دووەم و سێم و چوارەم ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووی لە زیادبوونە. بەوتەی چالاکێکی بواری ژنان ئەگەر ڕێگری لەو بابەتە نەکرێت و سنووری بۆ دانەنرێت ئایندەی ژنان بە خراپترین دۆخدا دەڕات و ڕێژەی تەلاق ڕوو لە هەڵکشان دەکات. دیاردەی دوژنە لە کۆمەڵگای ئێمەیە هۆی زیادبوونی ئەوەیە هاتنی ئاوارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆ کوردستان، بۆیە پیاوانی کوردیش ئەو هۆکارەیان استغلال کردووە بۆ خۆیان بەکاریان تێرن. زۆربەی ئەو پیاوانەی کە ناتوانن لە هەرێمی کوردستان ژنی دووەم و سێم لە دادگاکاندا مارە بکەن بەبێ ڕەزامەندی ژنی یەکەمیان سەردانی ناوچە کێشەلەسەرەکان دەکەن و بە ئامادەبوونی دوو شایەت هاوسەرگیری ئەنجام ئەدەن. ئەمەش بارگرانی بۆ دادگاکان دروست کردووە. لە دوای پرۆسەی ئازادی لە ڕاستیدا لە دوای پرۆسەی ئازادی ئەوانەی کەوا هاوسەرگیرێتی دووەم و سێهەم و چوارەم ئەکەن لە هەر سێنەتەوە کە کورد و عەرەب و تورکمان هەیە، بەڵام زۆربەی ئەتوانم بڵێم لە 180 لە نەتەوەی کووردە هەیە لیان کچی کورد ئەهێنن، ئافرەتی کورد ئەهێنن و هەشە لیان لەو ئاوارانە ئەهێنن ئەوانەی کە عەرەبن نەک بڵێم بێکەس بن، بەڵام ئیتر واڕێکەکەوێت کە زیاتر کورد عەرەب ئەهێنێ ئافرەتی عەرەب ئەهێنن وەکو خێزانی دووەم و سێهەم و چوارەم. بەشێک لە چالاکانی بواری مافەکانی ژنان و پارێزەران هۆکاری زیادبوونی هێنانی زیاتر لە ژنێک بۆ دوو هۆکار دەگەڕێنەوە. یەکەم بۆ دەستکورتی و نەداری خێزانە ئاوارەکان و دووەمیشیان بۆ زیادبوونی ئەو ژنانەی کە مێردەکانیان لە شەڕی داعشدا لەدەست داوە. پندێکی کوردەواری هەیە کە دەڵێت پیاوی دووژنە جەرگی کونکونە، بەڵام ئێستا ئەو پەندە پێچەوانە بووەتەوە و ژنان لە ڕقی پیاوەکانیان کە ژنی دووەم و سێم ئەهێنن جەرگیان کونکون بووە. دیار جەمال نارتی، دووس خوڕمات.